خۆتان لەبێت بینێرانی دیمەن تیڤ من دووبارە گەڕامەوە بۆلاتان لە پرۆگرامێکی تریمای کە سوورەکە بێگومان دووبارە گەڕاینێتەوە بۆ فامیلی مۆڵ ئەمڕۆ بزانین چی هەیە لە ناو فامیلی مۆڵ کێشتێکی خۆشمان پێشکەشەکە کێ بەسەر هاتێکمان بۆ گێڕێتەوە بزانین ئەمڕۆ چ جم و جۆڵێک هەیە لە ناو فامیلی مۆڵ با پێکەوە بڕۆین بینەر بین. سڵاو دەبێت سڵاوتێتی ناوی جەنابەت هاوناز هاوناز خان ڕۆژانە بە چیەوە خەریکی؟ وڵا مامۆستامە بەس ئێستا داوام نییە بە ژیانی ڕۆژانە ئیشی مارێ بەشکەش مامۆستامە داوامەکە. مامۆستای چ بابەتێک؟ ئینگلیزی لەگەڵ مانگی ڕەمەزانە چۆنی؟ الحەمدوللا زۆر باشە تین و برسی هەتاوەکو ئێستا زۆر باشە چونکە ینی وەرزەکەی وەرزی ئەوەیە ینی نە ساردە نەگەرمە لەبەرەوە ینی ماشەڵڵا ئەبێ نەتینوت ئەبێ ڕۆژیش کورتە؟ بەتەئکید زۆر خۆشە ڕۆژە بێ 6:30 و 6:35 وانە ڕاستەکەی. چۆنە سەردانی فامیلی مۆڵتان کردووە؟ وڵا هاتین هەندێک ئەشیامان دەویستم دارەکە بە بۆنی جەژن و زلیانەوە کڕین لە بەرهەندێ. زۆر باشە اینجا من ناویشتانەکەمە نێو تیرۆپشکەوە بۆ خەڵاتانەی کە سپۆنسەرن سێم ڕۆژی جەژنەش تیرۆپشک ئەکرێت ئەتوان سێم ڕۆژیش بێنەوە سەردان بکەن بۆی کە تیرۆپشکەکە کران ناویەوە دەرچوو لێرە ئامادەبن ئینشاءڵڵا. وەرە بزانم تۆ ناو چییە؟ وەرە ناو چییە؟ چێ؟ چێ؟ سۆس؟ سۆس یانی سێ؟ ماچەکەم دەدەی؟ دەوەرە ماچەکەم دەرێ قوربانت تەمەنە درێژ بێ ئینشاءڵڵا. باشە خاتون تۆ لەگەڵ هاوسەرەکەت هاتووی بۆێرە بام بچمەوە لای ئەو قسەی لەگەڵ پێم کاتە دێمەوە بۆ لای تۆ سڵاوت لەبێت؟ سڵاوت لێبێ سپاس. ناوی بەڕێزت؟ پەیڕەو. کاک پەیڕەو چۆن ئەم شەو سەردانی فامیلی مۆڵتان کردووە بە خێزانی هاتوونەتە دەرەوە؟ وەڵا ئیتر بە هۆکاری کاری ماڵەوە ئیتر جلوبەرجی مناڵە پێداویستی تایبەتیە. پیشەی جەنابەت چییە؟ من ڕێپێدراوی پۆلیسم لە بێتاقەی وەتەنی. باشە زۆر باشە بەخێر بن. ئێوە چەند ساڵە هاوسەرن؟ 10 ساڵە. من ئەو پرسیارە لە تۆ ئەەکەم لەویشی ئەەکەمەوە نهێنی هاوسەری خۆشبەخت یان هاوسەرگیری سەرکەوتوو لە لای تۆ چییە؟ بە قەنەعاتی من یەکەمیان دین دووەمیشان لێک تێگەیشتن. ئێوە بە هاوسەرگیری ینی عەفو بە خۆشەویستی هاوسەرگیریتان کریا سوودفە مانای بەڵێ؟ ئەڵێم ئێوە بە خۆشەویستی هاوسەرگیرتان کریا بە سوودفە بوو؟ حتما خۆشەویست بوون؟ بەڵێ. ئەوە لێی چۆنێک ئاشکراتان کردووە؟ لێی چۆنێک ئاشکراتان کردووە کە پێش ئەوەی هاوسەرگیری بکەن خۆشەویست بوون؟ تحقیقەتی خراپە. مشکلە نییە کێشە نییە. ئینشەڵڵا خۆی گەورە منداڵی جوانترتان پێ بدە و تەمەنتان درێژ بە یا ڕەبی. ئەگەر من ئێستا بێم بە تۆ بڵێم بە یەک گوشەی خۆشەویستی وەسفی هاوسەرەکەتم بۆ بکە کە ئەو وشەیە ینی دەلالەتی ئەوە بکە کە هاوسەرەکەت لە لای تۆ چەند گرینگە چەند خۆشەویستە چ وشێکی بە هەڵ ئەبژێری؟ پرسیارەتی قورسە. یعنی بەڕای من پیا و لە مارەی لۆ خێزانی وەکو پەناگەیەکە بەڕای من پەناگەیە. پەناگە بە پەناگە وەسفی ئەەکەی ئینشەڵڵا ببنە پشت و پەنای یەکتر. ئێوە هیچ شتێکی خۆشم بۆ ناگەڕنەوە لە بینی خۆتانە؟ وەڵای هیچم لە بیر نشتی چوە. ئەی تۆ؟ وەڵاهی شتی خۆش زۆرە ئیتر بڵێم چی ینی بەسەرهاتێکی خۆتان بێ یان بەسەرهاتێکی تر بێ یان نوکتەیەک بێت ئیتر شتێکی خۆش بێت دەنگشتان خۆشە گەورانی بۆ بڵێن. وەڵی ئەویان نا دەنگمان خۆش نییە بەس بەسەرهات ماشەڵڵا ژیان هەر لە خۆی بەسەرهاتەکە ئەجا هەم خۆشە و هەم ناخۆشە. دانەیەکم بۆ بگەڕەوە. وەڵاهی لەو کاتێ ماشەڵڵا ڕۆ بە ڕۆژ بووینە ها تۆزە لەسەر ئەو ئەفکارە نین. باشە کێشە نییە دەستەکانتان خۆش بە خێراتن بە پرسیارێکتان لێ بکەم. تۆ چۆنی؟ یەکسەر من چوومە پرسیارکردن لای دایک و باوکم بزانم تۆ ناو چییە؟ هۆز. چێ؟ هۆز. هۆز؟ بەری. یعنی چی هۆز؟ نازان. نازانی؟ ئەوڵۆ نازانی. هۆز حەزەکەی کە گەورە بووی ببی بەچی؟ شورتە. وەک باوکت حەزەکەی ببی بە شورتە؟ ئینشەڵڵا لە شەستاخ بێ کە گەورە بووی باوکت پاڵپشتیت ئەکا بۆی ئەو خەونێکە هەتە بەدی بێ باشە؟ ئەڵێ دەسەکانت خۆش بە زۆر سپاس. باشە بەم پرسیارێکتان لێ بکەم ئەگەر زانیتانە بنە خاون خەڵات ئەگەریش نەتان زانی من چاڵنجێکتان لەگەڵەکەم باشە؟
پرسیارەکە بە هەردووکتانە لە وەرزشی باشی تقريبا وەرزشیمان هەیە و گشتیشمان هەیە و ئاینیشمان هەیە بله ئەنجام من دانەیەکتان لێ ئەەکەم باشە پرسیارەکە مەڵێت پاڵەوانی یۆرەی 2004 چتی پێک بوو 2004 فرنسا نابی گۆڕە هەڵبژاردنت بۆ ئەەکەم باشە دەتانی باشترە هەڵبژاردنت بۆ کەمەوە کاتە ئەگەر هاوسەرەکەشت 2004 2004 والله یەگە بیکێ هەڵبژاردن باشە ئیتالیا و یۆنان إيطاليا ئەکیدی تأكيدم تۆڵی یۆنان یۆنانە باشە ئێستا تۆ ئەڵی ئیتالیا تۆش ئەڵی یۆنان وەڵام من ڕاستەکە ئاشکرا بکەم والله ئەمنی خۆم ناگۆڕم باشە وەڵامی خێزانەکەت ڕاستە یۆنان دەستەکان خۆش بێ زۆر سپاس باشە با من چاڵنجێک لەگەڵ تۆ بکەم باشە بەس سەرەتا با بچمە لای خاتوونەکەت بزانم تۆ حەز لە چ ڕەنگێکە بێجی بەس بە ئەو گوێ لێ نەبێ بێجی باش هاوسەرەکەت ڕۆژی لەدایک بوونی لەگەڵ ئارەزووی لە چ ڕەنگێکە 22 هەشتی هەشتاونەوە وەکو ڕەنجیش زیاتر بەلای شەدری و نیلی و ئانەدا ئەڕوا لەوانەیە ئەوەش ڕاست بێ بەس ئەو زیاتر حەز لە ڕەنگی بێجی ئێستا بە منیوت هەر ئەویش ئەچێتە بە ڕەنگی تاریکەوە ئەو ڕەنگانی کەوتت مۆلدەکە تەواوە ڕاستە نۆت ینی هەو نەبوو 22 هەشتی نۆت هیچ کێشە نییە تاوا دەستەکان خۆش بێ ئەم جارە لەبەریکا بۆی جارێکی تر تووشی موقیفوان نەبیتە دایکوە ئەوە خۆی لە ئەسڵ ئیشەکەی وی وایە بەڵام لە نفوسەکەی موالیدەکەی ئەوەی من گوتم ڕاستە ینی تاریخەکە جیایە باشە جارێکی تر باشتر تەرکیز بدە شتەکانی باشە دەستەکانتان خۆش بێ زۆر زۆر سپاس بەس ئێوە لە ماڵێ خواردن داوا ئەکەن هیچ وەکو داواکردن لە دەرەوە بۆمان بێ دیلیڤەری ناوەڵە داوامان نەکردیە بەس دێین لە دەرەوە نانەخۆین لە ڕێستۆران توشتیوان من ئێستا ئەپێکتان پێ ئەدەم بە بڕی 15,000 دینار ئێوە توانن لەو ئەپە خواردن داوا بکەن بە فری لە ئەپی لە زووەوە لە ڕێگەی و بارکۆدەوە ئەگەر ئەپەکەت نییە توانی دای بەزێنیت و بڕی 15,000 دینار ئەچێتە سەر حیسابەکەت و هەروەها لەلایەن سکیچەر کیدز شوزەوە دەتوانی بچی پێڵاوێکی جوان هەڵبژێری لەوێ باشە ئەو دیارەمان بۆ تۆیە لەبەر ئەوەی خاتوونەکەت پرسیارەکەی زانی من خەڵاتی مانگۆمان هەیە هەرهی ئافرەتانە دەتوانانی بچی کەلوپەلەکەت لەوێ وەربگریت و من ناڵم تۆش بەدەستپۆتاڵی لێرە بڕۆی کێشە نییە لەلایەن ئێم سنتەرەوە خەڵاتمان هەیە ئەگەر هاوکارانم دەسەکان خۆش بێ فەرموو دەسەکان خۆش بێ سەرچاوەکانم بەخێر هاتن زۆر سپاس خۆشحاڵ بووین سپاستانەکەین وەرە خاتونجان چۆنیت باشی جانە سڵاوت لێبێت خۆش بی سپاس سەلامەت بی سپاس چۆن سەردانی فامیلی مۆڵت کردووە وەڵی لەبەر جەژنەی جچی لە بۆ منداران بکڕین ناویت بەڕێزت ڕیان ڕیان خان ڕۆژانە بچێەوە مەشغوڵی وەڵا خاتونی ماڵم خاتونی ماڵی ئێستا بێ خواردنیش زۆر خۆش بێ ئەلحەمدوللا کۆیمە کۆی بەس باش ئەڵێن شتێکەڵەن کۆی و خۆی ئەو بۆ وڵی دەرێت هەر جێکی یەکتر ببینەوە یەکیان دەوێ یعنی تەکلیف و کۆی خۆی یەکیان دەوێت لە هەموو شوێنە یەکتر دەناسنەوە یەکتر ئەناسنەوە یان بۆ نمونە کەسی خۆیان زۆر ئەوێت بەخوای خوانیە دەرەچیش زۆر زۆر دەرەچیشیان دەوێ ماشەڵڵا زۆر بە دەم و پڵ قسەم لەگەڵ ئەکا ئێستا ئەگەڕێمەوە بۆ لای تۆ بزانم هاوسەرەکەت نای بەڕێزت محەممەد کاک محەممەد سڵاوت لێ بێ بەخێراتی بۆ فامیلی مۆڵ زۆر سپاس دەکەم هەربژی سپاس دەکەم من پیشەی بەڕێزت کارمەندی حکومیم کارمەندی حکومی ڕۆژانە لەگەڵ مانگی ڕەمەزانە ئەوە بەڕێمان کرد و ڕۆژێکمان ماوە چۆن بووی لەگەڵ ڕەمەزان وڵی باش بە الحەمدوللا وەلەوەمە دەواممان هەبوو بەیانیان زۆر دەستان و وەکو ئاوامی خەڵکەکە نەبووین بەزیدی لەو خزمەتی گشتی و خزمەتی میلەتەکەی خۆمانە الحەمدوللا باش بوو لە خۆی بە زیاد بێ تەندروست باش بێ ئینشەڵڵا ئێوە چەند ساڵە هاوسەریەکەن 6 ساڵە کاوەرە لای منەوە بزانم ئێوە چۆن گەشتن بە یەکتری سوتفە بوو
صدفة خزمي يك ئەو لە نبون هەولێرێ ئەم لە کۆیە أي شون بيجيش والله سوتفە بوو لە زانکۆی دیتمی و تا ئەو هابوو يعني تو زاكو طواو كردوها الحمد باشا لله الحمد لله چ قسمێک کە تاو کردو بیرکاری بیرکاری پیر نەبووی لەگەڵ سپی بیرکاری بوو بەرێ بەخۆی ساتا تەواو بوو خۆ ناخۆشە دەرسێکی زۆر زۆری زعاج و وشکە ڕقیان لێتی بمە مامۆستاش هەموو ڕقیان لێمە ئەو هەمومان دیبوونە ئەو ینی دەرسەکە چەند خۆش بکەیت چەند شیرن بێت تەڵەبە هەر دەرسی ئەڕقی لە دەرسی بیرکاری ئەرێ بەخۆی ناقیان نیە زۆر قورسە زۆر ناخۆشە وەڵا لەشتان ساغ بە ئیشەڵڵا باش ئێوە شتێکی خۆشم بۆ ناگەڕنەوە لە بینی خۆتانە لەو دەمەی بە قوڕانی چم لە فکریا وەڵای برێمتی تۆ شتێکی خۆش نێ بۆ منی بگەڕیتەوە والله داوا لێوردن دەکەم لە ڕۆژانە لە کاروباری خۆت هیچ نەبووە بە خدای زیاتر چووکە سلکەکەی من سلکی سەربازیە زیاتر ئەو شتانەمان کەم توش دەبێ بەس شتێکی وان نییە بیجێڕمەوە چ سیفاتێکی هاوسەرەکەت زۆر بەدڵە والله هەمووی شتێکی تایبەت بێ تایبەت بێ بە خدای هەمووی بەس یعنی وەکو تایبەتی ئەو خۆی تایبەتە لە ژیانی من ئەو هەموویتی باشە خۆی تایبەتە بەس سیفەتێکیم پێ بڵێ کە زۆر تایبەت بێ لەلات گرنگی پێدانی بەڵێ چ خواردنێکی زۆر خۆشە هەمووی هەمووی؟ هەمووی ئارێەوە نەت خواردوەگەنە حەزەکەی وەرە سەردانمان بکە گەورەمان بکە گەورەمان بکەن ئەو کاتی دەستەکانتان خۆش بێ زۆر زۆر سپاس مەمنون تۆ چ سیفەتێکی هاوسەرەکەت زۆر بەدڵە یان بۆ نمونە هاوسەرەکەت ئەو سیفەتەی تایە تۆ بڵێ لەبەر ئەوە من هاوسەرگیریم لەگەڵ ئەو کردووە ڕاستگۆیە زۆر ئارێوەڵە هەر لە ئەوەلیەوە هەرچی گوتپی وا بووە باشە ئێستا تۆ بە وشەیەک ئەو وشەیە دەلالەتی ئەوە بکە کە تۆ زۆر ئەوت خۆش ئەوێت ئەو وشەیە وەسفی ئەو بێ بەرامبەری یعنی چی وشەیەک لە جیهانە هەڵ ئەبژێری وەسفی هاوسەرەکەتی پێ بکەین وەکو پاشایەکی وایە وەکو بۆ پاشای تۆ تۆ شازادێ و شاژنێکی بۆ ئەو بیزەوت ئیشەڵا خۆی گەورە بۆ یەکتریتان ئیشەڵڵا، بڵێ ئیشەڵڵا، یا ڕەبی بە بە قوربان زۆر سپاس مەمنون ئەو منداڵە جوانانەتان دانەیەک لێرە و دانێکیش لەو لای ماشەڵڵا زۆر جوانە بەشاقەوە بم ئەو بە کێ چۆوە جوانە بابی بیزەبت جوانەکەم خۆزگە بتێ نابا بۆ ئێرە تۆ ناو چییە؟ شەرمەکەی مشکلێ نییە باشە با من پرسیارێک لە ئێوە بکەم ئەگەر زانیتان ئەبنە خاوەن خەڵات ئەگەریش نەتان زانی من چاڵنجێکتان لەگەڵەکەم ناهێڵم بەدەست بەتاڵی لە لای من بڕۆن باشە؟ بەس ئێوە ناوبانگی مایکە سوورەکەتان هیچ بیستووە؟ درێتە بەردەمت قسە لە بۆ نایە تازە هەمان شتە ئەوە قسەت بۆ دە یعنی زۆریش خۆشە هیچ شتێکی تەدا ناوەڵە احتیادیە من خۆشحاڵ بم لەگەڵ ئێوە با پرسیارەکەم بکەم زۆر سپاس بە قوربان مەمنون ئەڵێت وشەی ڕەمەزان چەند جار لە قورئانی پیرۆزدا هاتووە وشەی ڕەمەزان چەند جار لە قورئانی پیرۆزدا هاتووە یەک جار یەک جار بەڵێ وەڵامەکەت ناگۆڕی یەک جار یەک جار یەک جارە ناوی بەڕێزی چی بوو؟ محەممەد کاک محەممەد وەڵامەکە زۆر ڕاستە یەک جارە دەستەکان خۆش بێ ئەنجابا من بێم چاڵنجێک لەگەڵ تۆ بکەم چاڵنجەکەی من باشە ئێستا دێمەوەلات تۆ حەز لە چ ڕەنگێکە؟ ڕەنگ ئاها ڕەش ڕەش حەز لە چ خواردنێکە؟ ئاسای هەرچێک خواردنە چ تایبەت نییە یعنی برێم حەزم لێ زۆر ئۆکەی زۆر باش چاڵنجەکەی من لەگەڵ تۆ هاوسەرەکەت ئارەزوی چ ڕەنگێکی هەیە؟ زۆر سپی و ڕەش ڕەش و سپی؟ ڕەشەکەی بە من وت بە سپیەکەی پێ نەوتم دەستەکان خۆش بێ من زۆر خۆشحاڵ بووم لەگەڵ بە ئێوە قوربان سەلامەت بێ وەڵام من زیاتر ئەو هاژنێ و مایکەوە لێ تێگەیشتینە ئەو کتە جوان و ڕووخۆشە قوربان مەمنون ئەپدێتی کۆم بوو بەزەس ئەپدێتەکەمان نوێ کردوتەوە مشکلە لەنگۆ نییە بەخوای نا مشکلە لەنگۆ نییە دەستەکان خۆشە بە قوربان ڕێیان خان من خۆشحاڵ بووم گوڵەکەی من زۆر سپاس گوڵەکەی من کاک محەممەد تۆ لەلایەن نایکەوە بە بڕی $30 بووی بە خاوەن خەڵات ئەتوانی بچی پێداویستەکانی خۆت لەوێ هەڵبگریم و هەروەها لەلایەن سکیچەرەوە فیمێڵ تیشێرتەکە ئەتوانی بچی لەوێ وەری بگریت من لەلایەن ئەپی لە زووەوەش بە بڕی $15,000 تۆ دەتوانی خواردن لەوێ داوا بکەیت
لە ڕێگەی ئەو بارکۆدەوە کە لە پشتی هەیە هەم مینوەکە ببینی و هەمیش ئاپەکەدا بەزێنی بە بڕی 15,000 دینار دەتوانانی خواردن بە فری داوا بکەیت و خەڵاتێکی ترمان هەیە لەلایەن ئێم سنتەرەوە گەر هاوکارانم پێم بدەن لەلایەن ئێم سنتەرەوە خەڵاتمان هەیە ئەوەش پێشکەش بە ئێوە بێ من خۆشحاڵ خۆشبی ئەمن زیاتر والله میوان بن ئەوڕۆ وەرەوەکن من سبەینی وەرەکن من خۆشحاڵ بووم ئەوەندێکا پێکەوە قسەمان کرد هەموو شتێک بوو بۆ من زۆر مەمنون چاوت ماز دەکەم بە قوربان سپاس دەکەم ئێستا خۆش زۆر سپاس بەڕێزن پایدار بێن ئینشەڵڵا هەر سەرکەوتوو بن سەلامەت بی هەر بژین سەرچاوەکانم بەخێرات بەخێرات سلااوت لەبێت سپاس دەکەم سلامەت وی دەستخۆش نای بەڕێزت جەلیل کاک جەلیل چۆنە سەردانی فامیلی مۆڵت کردووە فامیلی مۆڵ چۆن ئەبینیت وڵات جێگەش گەلە خۆشە لەخوا بە زیادی زوو دەمێرە لەگە برادەنا لۆکردنی ئەجلوبەرژ و لۆکردنی ئەشامەشیا و دێنێرە و زۆر زارج مارمال نزیکە لێرە هەر پێم خۆش زوو بێمێ سەردان لێرە بکەم یاخوا بەخێر بێ فامیلی مۆڵ لەلای تۆ شوێنێکی خۆشەوە زوو دەی سەردانیەکەی وڵات شوێنش خۆشە لەخوا بە زیادی خەڵکەش زۆر ڕووی دەکا هەم لە کەلوپەری زۆر هەم شتدایە کەلوپەری ناومار کەلوپەری ناو مندارە هەموو شتدایە استفادە زۆر لێ دەکەین بڕاستی دەستخۆشانی دەکەین و لەو بازرگانانی کە ئەو جێگانیان کردەوە بۆی گەشتاریان جێگای زۆر خۆشە دەسەکانی تۆش خۆش بێ بەخێراتی پیشە جەنا بچیە ڕۆژانە بچێ مەشغوڵی وڵی بخۆم فەرمانبەرم ڕۆژێک داوامانێ و خەریکی فەرمانبەری ئیش خۆمان دەکەین ئێوارانیش بێ ئیشیە و ڕاستە ئەوە پێک و ڕەفیقنەوە وڵا پێک و ڕەفیقی حسابکە براینە حساب کە بران زۆر لەگەڵ یەکەن پێک معدل پێک بەشەوەکەمان جیاز باشە بەڕێزم ئەگەر یەک تۆزێک بیتە پێشەوە نای بەڕێزت لوقمان کاک لوقمان ڕۆژانە بچیەوە مەشغوڵی چۆنە سەردانی فامیلی وڵتان کردو لەگەڵ کاک جەلیلە کاک جێ وڵات دەوام مشتیوا من بەیەکەوەیە وەک برایانین ئیدێ جاری شەیە بڵێن ئێوارانیان شەوان جار هەیە لەگەڵ جەنابی کاک جەلیلیان لەگەڵ برادرانی دیکە ئاواگەر بڵێن دێنە دەرەوە بۆ پیاسەیەک جەوگۆڕینێک کاتەکان بەسەر دەبین بەخۆشی ئینشاڵڵا بەخێر هاتن چی وای کرد ئێوە ببنە هاوڕێ چەند ساڵ هاوڕێ یەکترن وڵات زیاتر لە 25 ساڵ دەبێت دەوامان بەڵە ئارێ وڵا لە ڕێی دەوام و یەکتریتان ناسی بەڵێ لە دەوامەوە یەکترمان ناسیەوە و لەگە برادران ئاوا زۆر برادری دیکەشمان هەیە هەر لە یەکەوە جار جارە ئاوە دەینە دەرەوە کاک لوقمان ئەڵێن ئەوانەی کە زۆر ڕەفیقن پێکەوە پێشتر هیچ کەیفیان بێکتری نەهاتووە لای ئێوە وا بوو بە قورئان هەموو شتێک وایە هەموو کەسێک ینی سەرەتا کە یەکتری دەناسی تا شارەزای یەک نەبی یعنی لەوانەیە هێندا کەیفەت بە یەک نایە بەڵام کە شارەزای دا ڕەفتار و گفتار و هەڵسوکەوتی یەکتر بووی وردە وردە زیاتر لێک نزیک دەبیەوە زیاتر محەبەت لێک نزیک بوونەوە دروست دەبێت ئیدی دۆستایەتی هەر لەوەیەوە دروست دەبێت زیاتر باشە چ سیفەتێکی کاک جەلیل زۆر بەدڵەتۆ والله سیفەتێکی ینی زۆر سیفەت هەیە بەیەکەوە کە کۆمان دەکاتەوە ینی لەوەی کە چەند ساڵە بەیەکەوە ینی سیقەیەک لە بینماندا دروست بووە هاوکاری یەک دەکەین لە زۆر شتدا مەسەلەن لە مناسەبات زۆر شت هەیە بڵێن بەیەکەوە دەچینە شوێنێک تازیەک یان مەسەلەن سەردانێک نەخۆشێک ئەیدێ سیفەتی ینی وایە کە لێک نزیکین ڕاستگۆی و سیقەبوون بە یەکتر زۆر مهمە ڕاستە متمانە بە یەکتری ئیکلیلی سەرکەوتنی هەموو کارێک و هەموو پرۆسەیەک و هەموو ڕەفیقایەتەکە ئەنجا بابێ مۆلێت و کاک جەلیل کاک جەلیل شتێکی خۆش نێ بۆ منی بگەڕیتەوە زۆر ڕوو خۆش دیاری ینی قسە خۆش دیاری بۆ قڕان شتی خۆش چییە ئێستا سەرەتا هاتم جەژنی ڕەمەزانی پیرۆزباش گەرم لە سەرجەم خەڵکی کوردستان دەکەین و ئەوانەی کە بە ڕۆژش بینەخوا قوڵێک ئینشاءڵڵا و یوادارم ئەو جەژنەش بیت و دوو جەژن تو دەسێ جەژن لە بەرەوەی موچەکە درا ئەو دوو مانگەش زۆر خەڵک دری پێ خۆش بووە بەڕاستی بازار گەشاوە دەستخۆشی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین بۆ ئەو سەرفکردنی ئەو دوو موچێ بەڕاستی جێگەی ڕێز و تەقدیرە حکوومەتی هەرێمی کوردستان و کابینێ نۆیەم و سێ خۆش هەر خۆشە و خاستە ئەو دوو معاشەدەی هەر خۆشتر بووە ئینشاءڵڵا شتێکی خۆشە لە بینی ئێوە ڕوویدا بێت لە فکرت ما بێت و تۆ ئێستا بۆ منی بگەڕیتەوە بە قورئان شتی خۆشمان لەگە ئەو برادەری کاک لوقمانی زۆر هەیە بەڵام ئێستا لەو دەمەی لێ بینیم نایە بەڵام زۆرمان یادگاریمان لەگە پێکەوەیە ئەرێ وەڵڵا تۆ کاک لوقمان لە بیرت بێ بۆ منی بگەڕیتەوە بە قورئان لەگەڵ کاک جەلیل لەگە برادران وەڵڵاهی یعنی خوشتی خۆش چیە وەڵڵاهی زۆر جار یعنی لەگە برادرانی دیکە شەرنەک ئەو کە بڵێن لە دەوام بەیەکەوەین زۆر جار یعنی ئاوە هەبووە دوو هەفتە جارێک بە تایبەت بەهاران چوینە
ئەو دەشت و دەرەی بڵێن سەفەری خۆشمان کردو بەیەکەوە قسەی خۆش و جەوگۆڕینێکی زۆرە تا ئێوارە بەیەکەوە بووین ینی شتی خۆشمان زۆر بەیەکەوە بەڵام بڵام ئێستا بیزەبت ینی شتێکی وا بگەڕمەوە وڵاهی نایەت یادم نکتەیەک بەسەر هاتێکی خۆش ئێستا کردۆ بژێرەوە جارێکیان من و کاک لوقمان چوونە سەفەرش دەرەوەمان کرد لە فندقی دانیش بووین شەوەکەی لۆ عوانەوەی سرعات بین ئەو شەویش سبەی بەیانێکە ساعت ئەفتونی و هەستی خۆمان گۆنی بڕۆین ئەمەشەمان کرد لە فندق لە ژۆرەکەی دوو بۆڕی ئاو هەبوو بۆڕی سارد و گەرمی بۆڕی گەرمەکە ڕاستەقی کە تەقی ئەو غرفە پڕ ئاو بوو هەر کارە ساد بوو ئەو ڕۆژەی ئەو ئاوەکە پڕ بوو ئەو ئاوە چۆلا غرفەکەیان دیش ئەو خەڵکە بۆ بەیانەمانتە دەرێ بەڕاستی ئەو ڕۆژە زۆر ناخۆش لۆ من بەس خەڵکەکە زۆر پێی متەئەسیر بوو گوم کاک وەڵڵا خەتای منێ بۆڕی تەقی لە فندقێم خدای من نییە ڕاست ئەو غرفە پڕ ئاو بوو غرفەکەیان دی پڕ ئاو بوو بەڕاستی زۆر ناخۆش دەکرم ئەو ڕۆژەی تووشی موقیفەوە ناخۆشی وان نابنەوە با من پرسیارێکتان لێ بکەم لە تۆ ئەپرسم پرسیارەکەت لێ ئەەکەم لەگەڵ وەرزشە چۆنی بەقڕان وەرزش لە وەرزش زۆر دۆز نیمە بەس متابعی ڕاز و شتا دەکەم لەخوا بەزیادبی هەندەری چیانێکی بەقڕان هەندەری بەخۆی جیا هەندەری هەولێرم بە پێم خۆش هەر هەولی قەلاو منارەکە سەرکەوتوبی بەس بەڵای ئیدەرەوە بەڕاستی پێم خۆش هەر عێراقش بی هەر عێراق بەری ئەرێ وەڵا پێم خۆش لە دەری عێراق بەخوای لە ئەوروپا لە دەرەق ناوەڵا عەزمی نییە زۆر بەس ناخۆم عەزم نییە خاستن قەلاو مناری هەولێری خۆمان و بینەری یاریەکانی ناو هەولێری ئەلێ وڵا زۆر زەس مەڵعەبش دادەنیشم تەماشا دەکەم یارەکان پێم خۆشە باشە ئینشەڵڵا خۆی گەورە تەندروست باشتان بکات با پرسیارەکەت لێ بکەم ئەڵێت کام ئەندام لە کۆئەندامی هەرس بە پلەی یەکەم بەرپرسە لە هەڵمژینی مادە خۆراکیەکان بەقڕان ئەوەی نازانم پرسیارەشکە بکە ئاسان کاری بکە پرسیارەکە با بۆ تو دووبارە بکەمەوە بزانم ئەزانیت ئەڵێ کام ئەندام لە کۆئەندامی هەرس بەرپرسە بە پلەی یەکەم بەرپرسە لە هەڵمژینی مادە خۆراکیەکان لەوەی لە گەدە نابی گۆڕە لە سوورێن چگنێنە گەدە یعنی خۆراک مادە خۆراکیان هەڵدەمژێ ملوولەکانی خوێنە با ئاسان کاریت بۆ بکەم چکە بۆی هاتووین ڕێی خۆڵە باریکە یاخود جگەر حتممە ڕی خۆڵە باریکە تەواو وەڵامەکە زۆر ڕاستە ئەنجە با من پرسیارێک لە کاک محەممەد بکەم جەلیل عەفو زۆر داوای لە ورنەکەم مقابلەیەک پێش تۆ کاک محەممەد بوو با پرسیارەکەم بۆ تۆ ئەڵێ لە ڕۆژی دواییدا یەکەم کەس لە گۆڕدا دێتە دەرەوە کێیە وڵای ئەوە بزانم لە دینەوە کەمەک شارەزایم هەیە یەکەم کەس لە گۆڕ هەردستەوە پێغەمبەر عەلەیهی سەلام خۆشەویستە ئەوە ئەرێ وەڵا وەڵامەکە زۆر ڕاستە دەستەکان خۆش بێ پێغەمبەر محەممەد صلی الله علیه وسلم ئەرێ وەڵا دەستەکانتان خۆش بێ من خۆشحاڵ بووم لەگەڵ ئێوە زۆر سپاس زۆر سپاسی گۆش دەکەم شتاسان دەکەم سەرکەوتون بۆ بەرنامەکەتان دەخواست انشاءالله دەستەکانتان خۆش بێ زۆر سپاس لەلایەن ماکسەوە بووی بە خاوەن خەڵات لەناو فامیلی مۆڵە بە بڕی 15,000 دینار تۆ توانی بچی لەوێ بازارێکی خۆت بکەیت و هەروەها لەلایەن ئاڤاوە جلوبەرگی پیاوانی هەیە تۆ دەتوانی بچیت کەلوپەلەکەی خۆت هەڵبگری لەوێ کە بۆیان داناوی و هاوکارانم خەڵاتێکی ترماوە کاک جەلیل لەلایەن ئێم سەنتەرەوە خەڵاتمان بۆ تۆش ئامادەکەم مەمنونم دەست خۆش بی سپاس دەکەم زۆر مەمنون زۆر سپاس بەڵام خەڵاتێکی تریشمان هەیە لەلایەن ئەپی لە زووەوە بە بڕی 15,000 دینار تۆ دەتوانی بازار خواردن داوا بکەی لەوێ بە خۆڕایی لە ڕێگەی ئەو بارکۆدەی کە لە پشتێوەیەتی دەتوانیت مینوەکە ببینیت و ئەپەکەش دابەزێنیت دەست خۆش بۆ ئێوە سپاس بۆ ئێوە هەر بەخێر بن ئینشاڵڵا جەژنی پیرۆزەش لە هەموو لایەک دەکەین لە هەموو خزم و دۆست و لە ئێوەش پیرۆز بێ و ئینشاڵڵا خۆی گەورە وەک چۆن ئەو ماوەی کە ئەو موچەیە بۆ ئەو خەڵکەی هات و خەڵک بازار بۆەوە خەڵک دڵی خۆش بوو ئینشاڵڵا هەمیشە خۆشتر و باشتر دەبێت و گەلی کوردستان هەر سەرکەوت و هەر سەرفراز دەبێت ئینشاڵڵا ئینشاڵڵا خۆشحاڵ بووم من مەمنونم خۆشحاڵم زۆر سپاسم دەکەم مەمنونم سەرکەوتن بۆ لایەک دەخوازم سەرچاوەکانم بەخێراتن زۆر سپاس سلااوت لەبێت سلااو لە توش بەخێر هاتی سلامی سپاس سووتی مایکە سوورەکەی برا ڕۆ بەس بزانم ئەو مایکەی من چ مشکلەی بۆت ئێوە دروست کردووە نازانم دیارە شتەکارەوە هاتووە بەخۆی وا هاتووە تابعی ئەو بەرنامە نوێی ئێستای لە ناوە لە تەمەشتا زۆر بەرنامە شتووادە ناکەم بۆشتان زیاتر بە ئیشی قای و شتووە مەشغوڵم لە بەندێ زۆر باشە ناوی تۆ چی بوو؟ محەممەد کاک محەممەد ڕۆژانە بچێوە خەریکی
وڵا ڕۆژانە بە سناعە و شەوانیش بە قاعە لەگەڵ مانگی ڕەمەزانە چۆن بووی؟ الحەمدولillah خۆی بەزیادبی فەزلی خۆی تین و برسی وڵات و بڵێ بێتینی نابیتینی و برسیت هەر دەبێت حتمما ئینسانیش لەو ڕۆژێدا بی ئینسان دەبی سەبری هەبیتن چۆن سەردانی فامیلی مۆڵت کردووە چۆن فامیلی مۆڵ هەڵبژاردووە بە تەنیاشی وڵای گوتم با کاتێک بەسەر بەرم لە باندێ بچمە دوکانێکی شتێکی بکڕمەویش تەکە ڕێک نەکەت باشە بەخێر بە یاخوا هیچ شتێکی خۆش وە سەراتێکی خۆش لە زەینت نییە بۆ منی لەو دەمەی ناوەڵە وەڵی نات باشە مادەم با من پرسیارت لێ بکەم زانیت ئەبیتە خاوەن خەڵات و نەش زانی من هەوڵت لەگەڵ ئەدەم هەتاوەکو گەینە حەدەکی وەسەد باشە با پرسیارەکە بکەمەڵێت چ ئاژەڵێک لە ڕەمەزاندا بە ڕۆژوو دەبێت ژەڵێک لە ڕەمەزانە بە ڕۆژوو دەبێت کاراسانی شتێکم پێ بڵێ ئەو کاتە منیش بۆت ئاسانەکەمەوە کەڵەباق نا ئەزانی چۆنە؟ بە من دوو هەڵبژاردەت پێ بدەم باشە تێر الحوب یان هودهود تێر العوب ئەویدی هودهود هودهود بڵێ نەیگۆڕی نەخیر بۆ دیارە شتێک دیارە کامیرەمانەکەمان ناوی دیارە ئەوە دیارە وەڵامەکەت ڕاستە دەستەکان سپاس دەکەم بەڕێزێت ئەگەر هاوکارانم خەڵاتەکەم پێ بدەن تۆ لەلایەن ئەم سنتەرەوە بووی بە خاوەن خەڵات پیرۆزت بێ و بە خۆشی بەکاری بهێنی سپاس خۆش سلامی سپاس دەکەم ئێوەش شارە سەرکەوتو دەبین هەلا هەمیشەدا زۆر سپاس لەگەڵ تۆ سەر چاوەکان بەخێرات سڵاو دەبێت سڵاو بەخێراتی بە فامیلی مۆڵ گەرانداری خۆش سەرانجی ناوی بەڕێزت عەبدوڕەزاق کاک عەبدوڕەزاق ڕۆژانە بەچێوە مەشغوڵی وەڵای بە ئیش و کار و کەسابەت هەر لە کەرکوو بڵێن معمەلمان هەیە هەر بەوە مەشغوڵین لە کەرکووکەوە هاتوویان لێرەدا ئەنیشی خەڵکی ئەوەی لێرە دانیشم خەڵکی کەرکووکم زۆر باشە چی وای کردو بێم بە فامیلی مۆڵ چۆن سەردانی فامیلی مۆڵتان کردووە لە بۆ جژن هەنێ ئەشامان کڕی جلوبەرگمان کڕی هەر لە بۆ واتی لەگەڵ مانگی ڕەمەزانە چۆن بووی وەڵای الحەمدلله زۆر باش بووین تین و برسی وەڵای جەوەکەی زۆر خۆش بوو ئەم ڕەمەزانە ماشەڵڵا هەر جەوەکەی زۆر خۆش بووەوە ئەزیەتمانێکیشە بۆ ڕەمەزانە ڕۆژەکانمانش هەمووی بە جوانی کرد الحەمدلله ئیشەڵڵا خۆی گەورە لێتان قبول بکە لە هەموو مسلمانێک ئەوە خوشکی تۆن باشە چۆنی تۆ زۆر سپاس ناوی تۆ چییە؟ لینە ئەنجالینا خان دیتە لای منەوە؟ عفو تۆ ڕۆژانە بەچێوە خەریکی وڵای قوتابخانە و خوێندن و ئەوشتانە قوتابیت لە چ مەرحەلەیەکی خوێندنی؟ نۆ پۆلینۆی ئەمساڵ وزاری ناخۆش نییە؟ وڵای ویزاریم نییە من چکە با بڵێن بوویمە ئینتەرناشنڵ بەڵێ بۆیە تۆش ئەوەندە دوور مەکەوەرەوە بزانم ناوی تۆ چییە؟ لەیلا لەیلا؟ لەیلا خان تۆ بەچێوە خەریکی ڕۆژانە؟ وەڵا ئەمنس خوێندکاری جیهانە وەرە ماڵەکەم ئەوەندە مەڕۆ دواوە خوێندکاری جیهان قسمێکی بایۆمیدیکال باشە لەگەڵ مانگی ڕەمەزانە چۆن بووی چۆنت بەڕێ کرد لەگەڵ دەرس و خوێندن و 15 ڕۆژی یەکەم ئۆف بووین بەس دوای دەستمان پێ کرد وەڵا هەر خوێندن و ئیش یارمەتی دایکم ئەوانە حەز لە چ خواردنێکە بۆ خۆت؟ دڵمە دڵما باشە ئەڵێن خواردنی کەرکووکەکان خۆشە چ خواردنێکیان زۆر زۆر بۆ نمونە تۆ بەدڵتە خۆی ئەڵێن برنج و فاسۆلیا و ئەوانیان زۆر خۆشە وەڵا قەیسیش وەڵا بریانی و دڵمە ئەوە سەرەکی لای تۆ سەرەکیە باشە هیچ شتێکی خۆش نییە بۆم بگێڕنەوە ئەوەیان زۆر باشە تۆ کاک کێبووی ناوت ئەوە دکتۆرشێمە لە رووسێشە خوێنم مەرحەلە دوومە بەڵێ مانگێترە ئیشەڵا ڕۆم و رووسیا تەڵەبەیەکمان لەگەڵا منیش خوێندکارم ئەیش ناوی عەبدولقادرە من هەمجار پێڵم عەبدوڕەزاق هەموو جار لێم تێکەڵە بە ئێستا ویستم ناوی ئەو بێنم لە جێتی تۆ شتێکی خۆشم بۆ بگێڕەوە وەڵای چیتان بۆ بگەرنەوە نازام وەڵا نوکتە بێ بەسەرهات بێ ئەگەر دەنگیشتان خۆشە گۆرانیم بۆ بڵێن جەنگ خۆشی نوکتەیەکم بۆ بگێڕا بەسەرهاتێکم بۆ بگێڕەوە وەڵای وەخوای ئەریشم لە مێشک نییە تا بڵێم ئەو ڕووی مایکەکەی سوڕاندە تۆ دیارە تۆ شتێکت پێیە
والله هیچم لەمێش یارمەتی دەداڵی لەگەڵ برادر لەگەڵ ڕەفیقێکت لەگەڵ ماڵێ لەگەڵ ئەوانە والله بەتەماین لەگەڵ برادران ینی بۆ جەژن ئینشەڵا چینە سلێمانی لەورە ینی کۆبینەوە و چینە بۆ لەوانەیە بۆ هاوارەوانە بڕۆین بۆ چیا ئەو ناوانە دەستەکانتان خۆش بێەوە بەخێر هاتن دوور مەکۆرە وەرە با من پرسیارێکتان لێ بکەم ئەگەر زانیتان ئەبنە خاوەن خەڵات ئەگەریش نەتان زانی چاڵنجەکەکەین پێکەوە باشە با پرسیارەکەم بکەم هەر کەسێکتان زانیتان ئەو با جواب داتەوە پرسیارەکەم تایبەت نییە بۆ یەکێکتان باشە لە وەرشا باشی تۆ باش ئەڵێت یانەی ڕیال مەدریت خاوەنی چەند نازناوی خولی یانە پاڵەوانیەکانی ئەوروپایە 6 دانە چواردە تۆ لە تەنیشت منەوەی پرسیارەکەمت بینی یا خۆت وازیرە ناوەڵە زیرەکم باشە ناوی تۆ لیا بوو لینە لینا خان وەڵامەکەی ڕاستە دەستەکان خۆش بێ ئەنجابا من چاڵنجێک لەگەڵ و جوانەتان بکەم ئێوە ڕەفیقن خوشک و بران خوشکبراینە ئەوەش خوشکەزامە ناو چییە؟ ها؟ ئەوها خۆت مەکرکەر کردیە؟ ها؟ ناوت چییە؟ کا تەمەشام بکە؟ تەمەشایەکم بکە گران دەفرۆشی کچەکەمان قوربانت دەمەنی درێژ بێ ئینشەڵڵا خۆی گەورە بۆتان بهێڵێ من چاڵنجێک لەگەڵ تۆ ئەەکەم باشە بەس پێشەوەی چاڵنجێک لەگەڵ تۆ بکەم ئەگەڕێمەوە بۆ لای عەبدوڕەزاق ئەوەیە باشە ببیرم بێنەوە جارجار بخۆمنە و ناوم پێ لەبەر ناکرێ بێ ئەوەی ئەو گوێی لێبێت تۆ حەز لە چ ڕەنگێکە؟ قاوەی حەز لە چ خواردنێکە؟ وەڵی تەشریف بۆوانە باش برایەکەت هەر بەجددیەوە برانیان ئۆکێ باشە بەخوای شکڵ تا فێکتری ناشێ شکلەکان هەنێک جیاوازە زۆر نەک هەندێک زۆر فەرقی هەیە برایەکەت ئارەزووی لە چ خواردنێکە و حەزی لە چ ڕەنگێکە؟ حەزی لە ڕەشە خواردنش وەڵی هەموو خواردنێک دەخوا بەسەرەکی شتێک زۆر تایبەت قۆپی مەکەن ئەمدە نادە وەڵی دڵمە برێ ئەو شتانە بوو تۆ بڵێ ئەو شتانە بوو لە دڵمە و بریان یەکێکیان هەڵبژێردەی بریانی بس حەزی لە ڕەنگی قاوەیی بوو ئەویان هەڵا هیچ مشکلە نییە با من چاڵنجێک لەگەڵ تۆ بکەم بەرواری لەدایکبوونی خوشکەکەت بە ساڵ و ڕۆژ و بەروارەوە ینی کامل ئەزانم 1990 مانگی تۆ پێی مەڵێرەوە مانگی دەیە بەس ڕۆژەکە نازانم کامە ڕۆژە موالی دەکەی ئەزانیت زانم مانگیشی دەیە یان بڵێن مانگی دە لە دایک بووە زۆر باشە دەستەکانتان خۆش بێ من خۆشحاڵ بووم لەگەڵ ئێوە لەلایەن ئێمەوە بوون بە خاوەن خەڵات لەلایەن فامیلی باربێرەوە تۆ توانی بەیانی یەکسەر بچی حەجز بکەیت و سەرقژی خۆ چاکی بۆ جەژنە باشە دەستەکانتان خۆش بێ زۆر سوپاس و لەلایەن ئەپی لە زووەوە بوون بە خاوەن خەڵات بە بڕی 15,000 دینار تۆ دەتوانی خواردن لەوێ داوا بکەی بە فری باشە ئەگەر هاوکارانم خەڵاتەکەی ترم پێ بدەن ئەوەش بۆ تۆ لەلایەن ئێم سنتەرەوە دابین کراوە بۆی کەستان بەدەست بەتاڵی لەلای من نەڕۆن حیاتم دەستت خۆش بی دەستا خۆش بێ زۆر مەنونی زۆر باشە ریالم زیاتر خۆش دێ لێ زۆر باشە دەستەکانتان خۆش بەخێر سەرچاوم بەخێرات بینەرانی دیمەن تیڤی من بەم شێوەیە کۆتاییم بە پرۆگرامی ئەمڕۆی مایکە سوورەکە هێنا بە هیوای ئەوەی بوو بێتە جێگای چێژ بۆ هەموو لایەکتان هەتاوەکو پرۆگرامێکی تری مایکە سوورەکە بمێنن هەرشاد